بەرەکەت دەکەوێتە ناو ژیانمان، ناو ماڵ و سامانمان بە قورئانی پیرۆز. ئەمن ڕزق و ڕۆزی خۆم هەموو لە خوای گەورە حەسابەکەم لە قورئانی پیرۆز، کە داوای هیچم کردبی، داوای چم کردبی لە دنیا خوای گەورە پێی داوم، ینی خوای گەورە بەرزی کردیمەوە بەم قورئانە، هەرچی داوام کردبی خوای گەورە لە دنیا پێی داوم. الحەمدولله فەزل و خوای گەورەیە کە من یەکم لەوانەکە هەموو قورئانی پیرۆزم لەبەرەوە تەلەبەشم هەنا ڕۆژانە دەرسیان پێ ئەڵێم، ئەوە فەزل و گەورەیە لەکن خوای گەورە لۆ من و ئامۆژگاریشم لۆ ئەو تەلەبە بەڕێزانە هەیە کە من دەرسم پێ گوتینە هەموو چاو لە من بکەن، چونکو من بەو نابینایە قورئانم لەبەر کردیا ڕێی 5-6 دقە لە ماڵەوە دوورم لۆ مزگەفت، بەو نابینایەوە تێمە مزگەفت، ینی لە پێناو خوای گەورە قورئانی پیرۆزم لەبەر کردیا و بە خەڵکیش ئەرێم. هەوڵەدەم بەردەوام بم لەو کارێکە دەستم پێ کردیا.